ولی تماشاوانیجا ترکیه و عراق بگمان چندین فاکتور هنه که پیوست اوه پیوندین خو بره پیش ببن فاکتور آوهیه بازرگانیه آبوریه بوریا نفتا عراق بگمان لترکیه جبو بندرین جهان دیچن ایدی جبری بابت پرسین امنی و آسایشی پی گوارتنا بازرگانی جهیه میوانه که میجای علادین تان او کارسازو اندامی ری و بریا جورا بازرگانی دیاربکر دیاربکر گلمه برس علادین دماتا باش به ایدی سردان اردوغان اگر ام دی چارچوب بابت و پرسین آبوری دا بنرخینین گلو بدیناته ویچ دستکفته به ویچ برف پیش وچون هبه Hayırlı günler. ڕۆژتان باش. Başkan Erdoğan'ın سەرۆک ئەردۆغان کاتێک سەردانی عێراق دەکات یاخود ئەو سەردانەیەکەوە پێشبینی دەکرێت بۆ هەرێمی کوردستان بکرێت بێگومان چەندین خاڵی ئەرێنی هەیە لە ڕووی ئابووریەوە چونکە ئێمە بەویستێکی زۆرەوە ئێستا چاوەڕێی ئەم سەردانە دەکەین و هیوادارین بە زووترین کات پەیوەندیەکانی بازرگانی دەست پێ بکەنەوە. بله هرما کردستان گرینترین درازین که نیو دولتی استراتژی دیگل ترکیه ویش درازین که ابراهیم خلیلایه گلک درازین دو درازین که نجات نوکرن به گوارنا بازرگانی به میلیاران دلار آیه کواتا اف سردانه گلو دی چارچوب زیادتر گشه پیدانا به گوارنا بازرگانی و چند خدمات هر دواریان بکه elbette ki sınır بێگومان kapılarımızın دەواازە سنووریەکانمان ئێستا بە پێی پێویستین من باوەڕم وایە پێویستە ژمارەیان زیاتر بکرێت ئێمە کاتێک کۆبنەوە دەکەین هەم لە تورکیا و هەم لە عێراق ئاماژە بەوە دەدەینکەوە پێویستە دەواازە سنووریەکان کاراتر و چالاکتر بکرێن و ئەگەر بێت بکرێت پێویستمان بەوەیە کە دەواازەی سنووری زیاترش بکرێتەوە هەندێک زار هەفتانە ئۆتۆمبیل لە دەواازە سنوورەکان دەوەستن کاتێکی زۆریان بە فیرۆ دەچێت بۆیە ئەگەر پێویست بێت و بکرێت پێویستە بازیش دابەزێنرێت و هاوکات دەکرێت کارێکی دیکەش بکەین لەبارەی ڕێکەوتنی گومرگی نێوان هەردوو وڵات بۆ ئەوەی بتوانێت کار ئاسانی بکرێت بۆ بازرگانان بۆیە ئەم جۆرە ڕێکەوتنانە دەبێتە هۆی ئەوەی کەوا بازرگانانی هەردوو لە بە ئاسانی بازرگانی خۆیان بکەن چاوەڕوانیەکی دیکەش ئەوەیە دەمانەوێت لایەنی عێراقی و کارسازانی عێراق نەک تەنیا کارسازان هەموو خەڵک بە تایبەتی ئەوانەی بۆ گەشتیاری دێنە تورکیا یاخود بۆ گەشت و گوزار و هەر شتێکی دیکە دێن داوا دەکەین ڤیزا هەڵبژیرێت ئێمە لێرەوە داوا لە سەرۆک ئەردۆغان و بەرپرسانی ئێرە دەکەینکەوە بە زووترین کات ڤیزا هەڵبژیرێت ولی کواتا اب داخوازین تا گوتی گلو بدیناتا د چارچوب کارنامه سردان اردوغان دا بو عراق دهنه بحث کرن تزانیریان ال دوربیکی بەڵێ ئێمە لێرەدا لە ڕێگەی نووسینی کاری سەرۆکۆماری تورکیاوە هەموو داواکاریەکانی خۆمان ئاراستەی ئەم نووسینگەیە هاوکات وەزیری دارایی کردووە بە شێوەیەکی بەردەوام ئێمە داواکاریەکانی خۆمان پێشکەش کردووە لێرەوە هیوادارین عێراق و ئەو سەردانێکەوە بۆ بەغدا دەکرێت و ئەو سەردانەی کە پێشبینی دەکرێت بۆ هەولێریش بکرێت هیوادارین ئەم بابەتانە هەموو قسەی لەسەر بکرێن ولكن بس دياربكر بكين دياربكر وهرما كردستان بيوندين جواكيين كلتوريان جبلي بيوندين بازرگاني جي ایدی هولت تاتان کو هاتنو چونا آسمانیش بلی یا زمینی هبه که حتی دبی چارچوبی دا گلو چه گافا و ناوتن اگر بگمان هاتنو چونا آسمانیش هبه و چه کاریگری باندوری هبه گەشتە ئاسمانیەکان بێگومان پێشتر هەبوون بەڵام کاتەکانیان زۆر گونجاو نەبوون ئێستا جارێکی دیکە هەوڵ دەدرێت کات و ساتەکان
ڕێک بخرێنەوە بۆ ئەوەی لە دیاربەکرەوە بۆ هەولێر دەست پێ بکەنەوە ئێمە ڕژی نەسەرەوەی کەوە ئەم گەشتانە دەست پێ بکەنەوە هاوکات وەزارەتی گواستنەوەی تورکیا بەڵێنی ئەوەی داوە کە ئەم گەشتە دەست پێ دەکاتەوە لێرەوە هیوادارین بە زووترین کات بتوانرێت گەشتەکان لە نێوان هەولێر و دیاربەکر هەبێ ئەمە تەنیا پرسێکە تایبەت بە بازرگانیەوە نییە ئێمە لە ڕووی ئیتنیەوە لە ڕووی ئاینیەوە یەکین هەمومان خزم و کەس یەکین بۆیە پێویستە ئەم جۆرە ئاسانکاریانە بکرێت بۆ ئەوەی خەڵک بە ئاسانی هاتسۆ بکات هەر ئەمەش دەبێتە هۆی بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی دیکە بۆیە بەڕژدیەوە جەخت لەم بابەتە دەکەین کەواتە ئەگەر ئەم بە بەحسێتە بەحسێ ڤیزای کرد ینی هێسانکاری بۆ هاتن و چۆنە هاوڵاتیان بێتەکردن ینی هەند تعقیدات هەنە ئاستەنگی هەنە حتا باڵە فڕخانان حتا لە دەرەزینکەن سنووری گەلو ما پێویستە هەموو تعقیدات و دیڤچوونە و ئیدی گیرروکردنا ئەوین کو سەردان هەردوو وڵاتان هەبن ئەگەر نەبن دێشان کاریگەریەکە باشتر هەبیت بەڵێ بێگومان پێویست بەم هەموو وردەکاریە ناکات خۆتان دەزان لە نێوان وڵاتانی ئەوروپادا شتێک نەماوە بە ناوی سنوور ئێمە لەگەڵ جۆرجیا دەتوانین بە ناسنامەی کەسی خۆمان سەردانی جۆرجیا بکەین لە کاتێکدا ئێمە وڵاتێک هەیە کە ئاین و ئیتنیمان هەموو یەکە باشە بۆچی ئێمە لە ڕێگەی پاسپۆرت و ڤیزەوە سەردانی بکەین کاتێک سەردانی کۆسوڵخانەی هەولێرمان کرد هی تورکیا لەوێ جەختم لەوە کردبوو کەوە ئێمە دەمانەوێت ئەم جۆرە شتانە هەڵبژێرێت وەکو کارسازانی تورکیا داوا دەکەین و ڕژین لەسەر ئەم داواکاریانە کە بە شێوەیەکی ڕەها بەبێ هیچ مەرج ڤیزە هەڵبژیرێت ولی برێس ئالادین تان کارساز و ئەندامی ڕێڤەبەریا ژۆرا بازرگانیە دیاربەکرێ و دیاربەکرێت گەلمە بووی gelek spas.